سەنگەرەکانی پێشمەرگا لە بەری ڕۆژاوای کەرکووک جارێکی دیکە کەوتەوە ژێر هەڕەشەی چەکدارانی داعش و گوڕوتینی خۆیان تاقی کردەوە تا دەست بوەشێنن. بەڵام پێشمەرگا بەتوندی وەڵامی پەلەمارەکانی دایەوە و 4 کەسیان لێکوژرا. لە دوای هێرشکردنە سەر بینای قایمقامێت و بەرگری شارستانی لە شارۆچکەی دوبس ئەمە دووەم جارە هێرشی لەم جۆرە کە ژمارە خۆکوژی داعش بەشداری تێدا دەکەن بکرێتە سەر پێشمەرگە لەو سنوورە. هێرشەکەی بەرەبەیانی ڕۆژی شەممە لە ڕۆژاوای کەرکووک بۆ سەر بارەگای لیوای دوو بوو. فەرماندەی لیواکە دەڵێ داعش دەوێت دەری بخە کە هێشتا توانای پەلەماردانی ماوە. ئەگینا باش دەزانن کە تازە ناتوانن هێرشی بربەڵاو بکەنە سەر هێزەکانی پێشمەرگە. ئەو چەکدارانە هەر بەدامی گوندە عەرەبەکان حتمما فەتێ لەمەوە پێش لەم ناوە بوون و خۆیان تەجیز کردو و ئیسڵاحیان کردو پێشتر و بەڵێ پەڕیونەتەوە لەم گوندە عەرەبانەوە هاوکاری کراون و ماونەتەوە پێشتر و بەڵام خۆشبەختانە ئەمە ساترەکە کەیوەی بینین نەمانێش پێ بخەنە و دی ساترەکەەوە. دوای هێوربوونەوەی شەڕ و پێکدادانی هێرشبەرانی داعش دەرکەوت 6 چەکدار کە پشتێنی بۆم ڕەشکراوێن لە خۆیان بەست بوو هاتبوونە نزیک بارەگای لیواکە. یەکێک لەو 6 کەسە خۆی تەقاندە و سیانی دیکە بە گولەی پێشمەرگا تەقێنرانەوە بەر لەوەی خۆیان بگێنە نێو بارەگاکە. فەرماندە و پێشمەرگەکانی ئەو لیوایە دەڵێن دوو لە هێرشبەران بە برینداری هەڵاتون هەرچەندە دواتر ئۆپراسیۆنێکی گەورەیان ئەنجامدا بۆ دۆزینەوەیان بەڵام نەکەوتنە بەردەستی پێشمەرگە. هێزەکانی پێشمەرگە لەو چەکداری داعش گەڕێن گومانی ئەویان هەیە کە بە برینداری تا ئێستا لە نێو گوندیان مابێتەوە بۆیە ئێستا هێزەکانی پێشمەرگە بەرەو ئەو گوندە ئۆپراسیۆنەکان دەست پێ کردووە. ئێمە هاتینە ناو گوندەکە وا دەر هێزەکانی پێشمەرگە گەشتنەوە ناو گوندەکە ئۆپراسیۆنەکەیان دەست پێ کردووە. ئەمانەوێ بزانین هێزەکانی پێشمەرگە بەنیازی چین و چ زانیاریەکیان هەیە. سڵاو لەبێ. بۆچی هاتوونەتە ناو گوندەکە و بەنیازی چین؟ چەند بریندارێک و پێچێت هەیان بێڕایان کردبێ لەناو ئەم دێ خۆیان حەشاردا بێ. ئێستا کێوماڵی ئەم دێ ئەکەین بۆ ئەوەی ئەو داعشانە بدۆزینەوە کە خۆیان حەشارداوە لەم ناوچەوە ئەم دێ ڕۆخاوە. پێشمەرگە نایشارێتەوە گومانیان هەیە دانیشتوانی گوندەکانی ئەو دەوروبەرە کە هەمویان عەرەبن چاوساغ و سیخوڕیان بۆ ئەو چەکدارانەی داعش کردبێ تا بتوانن بەو جۆرە دزەبکەنە پشتەوەی پێشمەرگە و خۆیان بگێنە بارەگای لیوای دوو. لە هێرشە خۆکوژەکەی چەکدارانی داعش پێشمەرگەیەک شەهید و دوانی تریش بریندار بوون. ڕۆکان جاڤێنارتی ڕۆژاوای کەرکووک.